مستەفا کازمی سەرگۆزیرانی عێراق داوا لە پەرلەمان دەکات بابەتی دادگای فیدرالی یەکلایی بکەنەوە بۆ ئەوەی پێداویستیەکانی پرۆسی هەڵبژاردن بە تەواوەتی دابین بکەن پرۆسەکە لە کاتی خۆی بەڕێوە بچێت. خانەنشینبوونی دوو ئەندامی دادگای باڵای فیدرالی عێراق کێشەی بۆ بەڕێوە چوونی هەڵبژاردننی پێشوەخت لە عێراق دروست کردووە، چونکە بەپێی یاسای دادگاکە دەبێت سەرۆک و هەموو ئەندامانی دادگاکە پێکەوە کۆ ببنەوە بۆی بتوانن بڕیار بدەن، ئەوەش بەهۆی هەڵوەشاندنەوەی بڕگەی دەستنیشانکردنی ئەندامانی جێگرەوە لە دادگاکە. عێراق بڕیاری داوە لە حوزەیرانی داهاتوودا هەڵبژاردننی پێشوەختە بکرێت، هەرچەندە گومان هەیە لە وادەیە پرۆسەکە ئەنجام بدرێت، ئەوەش بەهۆی ناکۆچی سیاسیەوە. بەڵام کۆسپێکی دیکەش لە بەردەم هەڵبژاردن دادگای باڵای فیدرالیە کە ئێستا بەهۆی ئەوەی ئەندامێکی خانەنشین بووە، ئەندامێکیش گیانی لەدەستداوە، ڕێژەی یاسایی نییە بۆ ئەوەی کۆب بێتەوە. بەبێ دادگای فیدرالیش ئەنجامی هەڵبژاردن لە عێراق پەسەند ناکرێت. زیاتر لە ساڵێکە پرۆژە یاسایەکی تایبەت بە دادگای فیدرالی لە پەرلەمانەوە خوێندنەوەی یەکەم و دووەمیشی بۆ کراوە، بەڵام هەندێک ناکۆچی جددی لەسەرە. یەک لەم خاڵانە سەبارەت بە ژمارەی تەکوین، یعنی عدەدی ئەندامانی ئەنجومەنی با بڵێن ئەنجومەنی فدرالی یان بڵێن دادگای فدرالی کە لە دستور هاتیە دەڵێ لە قوزات ئەندامانی ئەندامانی محکمەی ئیتیحادی لە قوزات پێک دێن دادوەرەکان و لە خوبەڕای فقهی ئیسلامی و لە فقهائی قانون. سەبارەت بە خوبەڕای فقهی ئیسلامی سەبارەت بە ژمارەکان چەند دەبێ ئەمە خلافی لەسرە. هەروەها ڕۆلی خەبیری فقهی ئیسلامی چونکە لە دستور هاتیە دەبی بۆنی هەبی. لەلایەن خۆیەوە سەرۆکوەزیرانی عێراق جەخت لە چارەسەرکردنی کێشەکە دەکاتەوە. مستەفا کازمی دەڵێت کاتی بەڕێوە چوونی هەڵبژاردن دیاری کراوە و پێویستە لایەنە سیاسیەکان لە پەرلەمان بابەتی دادگای فیدرالی یەکلایی بکەنەوە بۆ ئەوەی پێداویستەکانی پرۆسی هەڵبژاردن بە تەواوەتی دابین بکرێن. یاسای ئێستای دادگای فیدرالی یاسای ژمارە 30 ساڵی 2005، بەڵام ئاراستەیەکی جددی هەیە بەوەی کە یاسایەکی نوێ بە گوێرەی دەستور دەنجی لەسەر بدرێت. دادگای فیدرالی عێراق ساڵی 2005 پێکهێنراوە، باڵاترین دادگایە لە عێراق، سەرۆکێک و نۆ ئەندامی هەیە، دەسەڵاتی لێکدانەوەی مادە دەستوریەکانی هەیە، دەسەڵاتی ڕەتکردنەوەی بڕیارەکانی پەرلەمانی هەیە، بڕیارەکانی تێ هەڵچوونەوەیان بۆ ناکرێت. سێ لە ئەندامانی دادگەکە شیعەن، دوو لە ئەندامەکانی سونەن، دوانی دیکەیان کوردن، یەک لە ئەندامەکانی تورکمانە و ئەوی دیکەشیان کریستیانە. هەروەها دادگاکە دوو ئەندامی فقهی شەرعی هەیە، بەڵام ئەو دوو ئەندامە تەنیا ڕاوێژکارن و مافی بڕیاردان و ڤیتۆکردنی بڕیارەکانیان نییە. هەر لەسەر ئەو پرسە دیبێتێک بەڕێوابین هەریەک لا بەڕێزان دکتۆر شۆڕش حەسەن پسپۆری یاسا و دەستوری فیدرالی و ئەندامی لیژنەی پێداچوونەوەی دەستور لە ساڵی 2005 ئەو لە ئەستۆدەکانمان نستێمانیەوە لەگەڵمانە بێت لە بەغداوە بەڕێز خالید مەجید ئەلدەڕاجی شارەزای یاسایی لەگەڵێما بێت، بەڕێز فارس عەبدولستار بەگوع کە شارەزای دەستور و ئەندامی پێشووی لیژنەی لێپرسینەوە و دادوەریە لە بەغداوە ئەویش لەگەڵ ئێمەیە. زۆر سوپاسانەکەین و بەخێر بێن. دکتۆر شۆڕش لە بەڕێستانەوە دەست پێەکەین، ئەو یاسایی کە ئێستا هەیە بۆ دادگای فیدرالی پێتان وایە کە چ گرفتێکی تێدایە کەوا ئێستا ناکۆکی لەسەر دروست کراوە، دەیانەوێت کە یاسایەکی نوێ دەربکەن یاخۆت یاسا کۆنەکە هەموار بکەنەوە؟ بەڵێ سڵاو لە تۆ لە بینێرانی خۆشەویست هەروە لە میوانە بەڕێزەکان. ئەو یاسای ژمارە 30 ساڵی 2005 کە دەرچوو لەبەر ڕۆشنایی قانونی ئیدارەی دەولەت، بەپێی ئەم یاسایە دادگاکە لەونا دادوەر پێک دێ، بەڵام یاسای ئیدارەی دەوڵەت هەڵوەشایەوە بەپێی دەستوری 2005. دەستوری 2005 شێوازی پێکهاتنی محکەمەکە و اختصاسەکانی بە جۆرێکی جیاوازتر دیاری کردووە لەوەی کە لە یاساکەدا هەیە، بەڵام ئەم یاسایە تا ئێستا کاری پێدەکرێت و هەڵنەوەشاوەتەوە، هەرچەندەکە دەبواە بەپێی دەستوری 2005 لە ساڵی دوای جێبەجێکردنی دەستورەکەەوە یاسایەکی تازە بۆ ئەم دادگایە دەرچووبایە، بەڵام ئەمە بەهۆی ناکۆچی نێوان پێکاتە سیاسەکانی عێراق نەیانتوانیوە وەکو ئێستا دەزانین تا ئەوم لە حەزەیەش کە پرۆژە یاسایەک بۆ
دادگای فیدرالی باڵا لە پەرلەمان هەیە تا ئێستا نەگەیشتونەتە ئەنجام کەوا یاسایەک دەربچێ. کێشەکەشی ئەوەیە کە بەڕاستی دەستوری 2005 بە هەڵوێستێکی جیاوازتر هاتە مەیدان لە قانونی ئیدارەی دەولە. قانونی ئیدارەی دەولە ژمارەی دادوەرەکانی ئەندامەکانی بەنۆ دادوەر دیاری کردووە و ڕێگای هەڵبژاردنیشی دیاری کردوون لە ناو دەستورەکە. بەڵام کێشەی دەستوری 2005 ئەوەیە کە ژمارەی دادوەرەکانی دیار نەکردووە و پێکاتەی محکەمەکەی هەر بە دادوەر وازێنێنەوە، بەڵکو دەڵێت لە کۆمەڵێک دادوەر هەروەها فقاهای قانون و فقاهای فقی ئیسلامی خبەرای فقی ئیسلامی پێک دێت، ژمارەی دیاری نەکردوون. بۆیە تا ئێستا کێشە لە ناو پەرلەمانی عراقی لە ناو پێکاتەکانی عراقی لەسەر چۆنێتی دیاریکردنی پێکاتەی ئەم دادگایە ژمارەیان چەند بێت، چەند دادوەر بێت، چەندیان فقاهای قانون بێت، چەندیان فقاهای فقی ئیسلامی بێ و چۆن هەڵبژێرێن لە چ لایەنێکەوە چکە دەستوریش دیاری نەکردووە. بۆیە بەڕاستی لەناو دەستور مەسەلەی دامەزرانی ئەندامانی دادگا بەرزەکانی تر بڵێ دیاری کراوە، بەڵام بۆ ئی محکەمەی فیدرالی باڵا دیاری نەکراوە چۆنیەتیە، بەڵکو هەمووی بەجێهێشتۆ بۆ یاسایە کە لەلایەن پەرلەمانەوە دەرچێ، یاساکەش بە دوو لە سەرسەی دەنجی پەرلەمانتاران دەردەچێت. دکتۆر ئەمە لە ڕووی یاساییەکەوەی کە دەکەوێتەوە سەر پەرلەمان چۆن دەنگی لەسەر دەدەن، بەڵام ئێستا دادگاکەش دوو ئەندامی کەمە کە یەکێکیان کوچی دوایی کردو، یەکیان خانەنشین بووە. گرفتی سەرەکی ئێستا پڕکردنەوەی بۆشایی ئەو دوو ئەندامەیە، ئەوە چۆن دەکرێت پڕ بکرێتەوە؟ ئەمە خۆی مادەی 5 یاساکە دەڵێ دادگاکە ناتوانێت کۆ بێتەوە تاوەکو ئامادەبوونی هەموو ئەندامەکانی نەبێ، واتە هەر نوع ئەندام دەبێ ئامادە بن. بەڵام ئەوەی کە ڕوویدا مەسەن تا ئێستا دوو ئەندامیان کۆفاتیان کردووە، واتە نیسابی کۆبوونەوەی دادگاکە تەواو نییە، تا ناتوانێت کۆ بێتەوە. و دادگای فیدرالی باڵای عراقی هەر خۆشی لە بە بڕیاری ژمارە 38 ساڵی 2019 دەقێکی لە قانونی محکەمەکە هەڵوەشاندەوە ئەوەی کە ڕێوشوێنی دانان و کاندیدکردن و دانانی ئەندامانی دادگای فیدرالی باڵای دیاری کردبوو. مادەی سێ کە دەڵێ لە قانونی محکەمەکە کە دەڵێ مەسەن لەلایەن ئەنجومەنی باڵای دادوەریەوە کاندیدەکانی دادگای فیدرالی باڵا دیاری دەکرێن. بەڵام ئەم مادەیە لەلایەن محکەمەی فیدرالی خۆیەوە لەو سیراعی کە لە نێوان محکەمەی فیدرالی و ئەنجومەنی دادوەری هەبوو لە 2007ەوە دەستی پێکرد، پاژەوەی کە ئەم دوو مؤسسەیە لێک زیادکرایەوە. پێشتر سەرۆکی ئەنجومەنی دادوەری سەرۆکی دادگای فیدرالی خۆی بوو، بەڵام دواتر کە سەرۆکی ئەنجومەنی دادوەری بوو بە سەرۆکی محکەمەی تەمیز بوو بە سەرۆکی ئەنجومەنی دادوەری و ئیتر سراع کەوتە نێوان ئەنجومەنی دادوەری و ئەنجومەنی دادگای فیدرالی باڵا. دادگای فیدرالی باڵا ئەو مادەی ئیلغا کردەوە کە کاندیدەکانی محکەمە لەلایەن ئەنجومەنی باڵاوە هەڵبژێرێ. بۆیە ئێستا هیچ دەرچەیەک نەماوە بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایە کە لە ناو دادگاکە دروست بووە، جگە بۆ لەوەی کەوا دەرکردنی قانونێکی نوێ نەبێت. و ئێمەش دەزانین کەوا ئەگەر محکەمەش نەتوانێت کۆ بێتەوە هەموو پرۆسە سیاسەکە لە عراق دوو ڕۆژتر ئەگەر انتخابات بکرێ ئەوە ستێجەیەک لە اختصاسەکانی دادگای فیدرالی باڵا پەسەندکردنی دەرەنجامە کۆتاییەکانی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراقە. و ئەگەر دادگاکەش کۆ نەبێتەوە واتە ئەو هەڵبژاردنە ئەگەر بشکرێ هیچ قیمەتێکی قانونی نابێت. باشە، زۆر سپاس دکتۆر دێمەوەلات. کاک خالید کە لە بەغداوە لەگەڵمانە. کاک خالید، وەکو دکتۆرەڵێکەیش دەرچەیەک نەماوە بۆ پڕکردنەوەی بۆشایی ئەو دوو ئەندامەی دادگای فیدرالی. پێتان وایە کە ئەو دەڵێت کە پێویستە بە زووترین کات یاسایەک دەربکرێ. ئەو پرۆژە یاسایی کە ماوەی ساڵێکە لە پەرلەمانە تاوەکو ئێستا گفتوگۆی لەسەرە، پێتان وایە کە لە نێوان ئەو پرۆژە یاسایە واروەها ئەو یاسایی کە ئێستا هەیە بۆ هەموارکردنەوە کامیان گونجاوترە کە کاری لەسەر بکرێ بە زووترین کات؟ کاک فارس، ئەگەر کاک فارس لەگەڵ ئێمەش بێ، کاک فارسی شەر لە بەغداوە لەگەڵ ئێمەیە، دیارەوێنەی کاک خالید نەماوە. کاک فارس، هەمان پرسیار بۆ بەڕێزیش لە بەرەوەی کە شارەزای دەستوریت و ئەندامی لیژنەی لێپرسینەوە و دادوەریت. ئێستا پرۆژە یاسایەک لە پەرلەمانی عراق ماوەی ساڵێکە دوو خوێندنەوەی بۆ کراوە، بەڵام تاوەکو ئێستا ناکۆکی نێوان فراکسیۆنەکانی نێو پەرلەمانی لەسەرە و هەروەها ئەو یاسایی کە ئێستاشەیە پرۆژە یاسای هەموارکردنەوەی ئەم یاسایەش لەلایەن سەرۆکایەتی کۆمارەوە نێردراوە بۆ پەرلەمان. پێتان وایە کە باشترین بژاردە لە نێوان ئەو دوو پرۆژە یاسایە کامیانە بۆ ئەوەی کە بتوانن لایەنەکان زوو لەسەری سازان بکەن و گفتوگۆی لەسەر بکەن و پەسەندی بکەن؟
بسم الله الرحمن الرحيم تحية طيبة سڵاو بۆ ئێوە و ساڵێکی نوێ بۆ خۆش بۆ هەموو وڵاتەکە هەروە سڵاو بۆ میوانە بەڕێزەکانت وهروە سڵاو بۆ کەناڵەکەتان وەک دەزانن کە لە کەس شاراوە نییە کە ئیدارەدانی دەوڵەتی ئێستای عێراق ئێستا زاڵە بەسەریدا بابەتی پشکاریە و من پێم وایە ئەوەی کە ڕێگرە لە بەردەم دەچوونی ئەم بڕیارە پشکاریەکەیە کە هەر دەوڵەت و هەر کەس و هەر گروپێک دەیەوێ نوێنەری خۆی لەو دادگایە دابنێ کە ئەمە دادگایەکی فیدراڵی باڵایە و هەروەها بە دەستەبەری هەموو یاساکاندا دەنرێت کە لە دەستور دەردەچن بەڵام ئەوەی کە لە ناخە هەستی پێ دەکرێت ئەوەیە کە ئەم دادگایە چەند مانگێکە ڕاوەستاوە لە کار کەوتووەوە زۆر یاسا هەیە کە دەرچووە وەروە چەند بڕیار هەیە دەرچووە کەواتە چارەنووسی ئەم بڕیارانە چییە چۆن دەبێت ئەگەر دژی دەستور بێ ئەمە بەرپرسیارەتیەکە کە دەکەوێتە سەرشانی پەرلەمان کە ئەمیش لایەنی یاسادانانە هەروەها دەکەوێتە سەرشتۆی حکوومەتی فیدراڵی هەروەها حکوومەتی هەرێمیش هەمووان دەزانن کە هەر پرۆژە یاسایەک یاخود هەر یاسایەک تا دەردەچێ ئەو قۆناخی هەیە کە پێی دەوترێت بە بەڕوونی ئاشکر ئاماژەی پێ بدەین ئەم پێی دەوترێ نامە و پەیامی لایەنە سیاسیەکان دەبینم چەندین یاسای گرنگ دەردەچن دەرناچن تا دوای ئەوەی کە ئەو گروپانە کۆ دەبنەوە یاخور ئەوان لەو شوێنەدا کە هۆڵی دەستوری ناو دەبرێ بڕیاری لەسەر دەدەن بۆیە دەبینین ئێستا نوێنەرانی گەل بە جۆرێک لە جۆرەکان پەراوێز خراون لەم بابەتەدا بۆیە بەرپرسیارەتەکە دەکەوێتە سەر ئەستۆی پەرلەمان بە پلەی یەکەم و هەروەها ئەوانی دیکەش باشە پێتان وایە لە ناو پەرلەمان بۆچی ناکۆکی هەیە کێنە و لایەنانەی کە ناکۆکن لە بەردەم پەسەندکردنی ئەو پرۆژە یاسایە هو صراحة بەڕاشکاوی بڵێم لایەنە دەسەڵاتدارەکان لە وڵات و لە پەرلەماندا ڕوون و ئاشکران پێویست ناکە بڵین ئەمە کوتلەی شیعی یا سونی یاخود کوردستانی ئەوەی کە نوێنەرایەتی زۆری نەدەکات لەم پەرلەمانەدا یاخود نوێنەری لایەنە تەوافقەکانن ئەوان چارەسەریان بەدەستە بەڵام چارەسەری نمونەی بە بڕوای من تا بابەتەکە یەکلا بکەینەوە لە کاتێکدا ئێمە لە بەردەم هەڵبژاردنداین و کاتەکەشی بۆ مانگی 6 ساڵی ئەم ساڵدانراوە و ناکرێ ئەم ئەنجامانە ئەم هەڵبژاردنە ئەنجام بدرێ ئەگەر یاساکە دەرنەچێ بە بڕوای من ئەوەیە چارەسەرێ بکەین چارەسەرەوەی کە بگەینە دەستکاریکردنی یاسا وەکو قۆناخی یەکەم و دوای ئەوە بچینە قۆناخێکی دیکە کە دەرچوونی یاسایەکی نوێ یاخود لابردنی یاسا کۆنەکە ئێستا دەبێت ڕێوشوێنێکی یاساسازی ئەنجام بدەین یاخود دەستکاری یاسای ئێستا بکەین کە 15 ساڵ بەسەریدا لەسەری دەچووکە 2005ەوە دەرچووە تا ئێستا و تا ئێستا دەستکاری نەکراوە پەکخستنی بۆتە هۆکاری پەکخستنی پرۆسی سیاسی بەڕێزەکەم ئەگەر بگەڕێینەوە بۆ بابەتی مێژووی ناکۆچیەکە و هەوکاری ناکۆچیەکەەوە بۆچی ئەم بابەتە بوو بە کێشەیەک و تەنگژەیەک یاسادانەرانی سیاسی لە عێراقدا لە وڵاتەکەدا بابەتەکە بە دیاریکراوی ئەوەیە چێ ئەو دادوەرانە دەستنیشان دەکا کە دەستنە شوێنی دوو دادوەرە کۆنەکە ئەم کێشەش ئەو کاتە سەری هەڵدا کاتێک ئەندامێکی یەدەک بۆ دادگای فیدراڵی دەستنیشان کراکەیەکێک لەوان خانەنشین بوو بە بڕای من ئەم بابەتە بە تایبەت ئەگەر بگەڕێینەوە بۆ یاسای 49 دەستور بڕیارەکانی دادگای فیدراڵی یەکلاکەرەوەیە یەکێک لە ئەندامەکان خانەنشین بوو کەسێکی دیکە هات کە لە لای دادگای فیدراڵیەوە بە یەدەک دەستنیشان کراوەروەها دامەزرێنرا بە شوێنی مەرسومێکی کۆماری بۆیە ئێستا ئەمە جۆرێک لە ململانەیە لە نێوان سەرۆکی ئەنجومەنی دادوەری هەروەها دادگای فیدراڵیدا دروست بوو ئەنجومەنی دادوەری دەڵێ ئێمە تایبەتمەندی دەستنیشانکردنی ئەندامەکانی نەک دادگای فیدراڵی بۆیە ئەم بابەتە
لێرەوە کێشەکە سەری هەڵدا و گەشەی کرد و تا ئێستاش ماوەتەوە لەبەر هۆکاری ئەوەی کە چێ دەستنیشان دەکرێت چێ دامەزرێنرێن لەم یاسایە دەکرا ئەمانە پێشتر لە بارەوەنی خەڵکی دانا و ژیرمەندن چەندین ساڵیان لە خزمەتی دادگایی هەیە چارەنووسی دەوڵەتێک پەگ نەخەن بەهۆی ئەمەوە بە تایبەت کە من دەڵێم یاسای دەستور دەڵێ بڕیارەکانی دادگای فیدراڵی یەک لە کەرەوەیە با ئەمە بکرێک بکاتەوە و بابەتەکە کۆتایی پێباتایە دێمۆلات بۆیە ئێستا کەوتوینەتە نێو پێکدادان و هەروەها ململانی دادوەریشەوە باشە دێمۆلات کاک خالیت لایەنی شیعە زۆرینەن لە نێو پەرلەمانی عێراقدا و ئەو پرۆژە یاسایی کە ئێستا هەیە لە نێو پەرلەمانی عێراق پێتان وایە کە بۆچی پەسەند ناکرێت ئەو تێبینیانەی کە شیعەکان هەیەە لەسەر پرۆژە یاساکە چییە؟ أهلا وسهلا سڵاوتان لێبێ سڵاو لە میوانە بەڕێزەکانیش بابەتی دادگای فیدراڵی باڵا بەچی کەوتووە بەهۆی دیاسادانەنان لەلایەن پەرلەمانەوە ئەمە کێشەیەکی گەورەیە وەکو ئەوەی کە هاوڕێ بەڕێزەکانم پێشتر ئاماژیان پێدا لە ڕێگەی کەناڵەکەیەوە لەبەرەوەی ئەم کێشە گەورەیە بۆ هۆکاری پاکخستنی ڕێو شوێنە یاساییەکان بە شێوەیەکی ڕاست و دروست بە پێی یاسا لەبەرەوەی پاکخستنی دادگای فیدراڵی باڵا کێشەی خستە ناو بابەتەکانەوە و ڕێگرتنەبەری ڕێو شوێنەکانی یاسایی کە دەستوری عێراق ئاماژەی پێداوە لەبەرەوەی کە وای داناوە کە ئیسلام دینی دەوڵەتە و ئەمیش بنەمای یاساکانە بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ پێکهاتەی دادگای فیدراڵی باڵا دەبینین کە کێشەیەکی گەورە هەیە لەبەرەوەی پێکهاتەکەی بەپێی ئەوەی کە یاسا ئاماژەی پێدان یاخود دەستور ئاماژەی پێداوە ڕوونی کردوێتەوە کە پێک هاتووە لە ژمارەیەک لە دادوەر و هەروەها فەقیهەکانی یاسایی و هەروەها ژمارەیەک لە پسپۆڕان و فەقیهەکانی ئاینی ئیسلام بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ پێکهاتەی دەستگای فیدراڵی ئێستا کە ئەو چارەنووسی عێراق و مرۆڤی عێراقیش دیاری دەکا و هەروە هەر شتێکە پەیوەندی ڕوودەدات لە نێو عێراقدا و لە هەرێمەکانیشدا بە هەموو هەرێمەکانیەوە واروە هەموو پارێزگاکانیش دەبینین ئەم پێکهاتەیە کێشەیەکی گەورەی تێدایەت لایەنە شیعەکان لە ڕوانگەیەکی یاساییەوە سەیری ئەم بابەتە دەکەن و دەیانەوەی یاسا دادوەری جێبەجێ بە پێی دەسوور تۆ دەزانی هەموو لایەنە تەماشای یاساکە بکەون و چا بەرژەوەندی عێراق و بەرژەوەندی مرۆڤی عێراق و یاسا عێراقیەکانیش بڕوانن بۆ ئەوەی کە یاسا جێبەجێ بکرێت لەم بوارەدا ینی مەبەستان لەوەیە کە ئەو شارەزایانی ئاینی ئیسلامی تێدا بێت پێشنیاری شیعەکان ئەوەیە کە ئەمە دەکەوێتە ئەستۆی پەرلەمان پێویستە لایەنە پەرلەمانیەکان بەڵێ یاسادانەران ئەمە شتێکە لە دەستوردا هاتووە و فەقیهە یاساییەکان کە بەشدار نابن لە دەرچوونی دەستور ئەمە کێشە دروست دەکات بۆی ئەمە بەتاڵدا دەنرێ و ئەمە هەر شتێک دژی پێچەوانەی دەستور بێ بە پوچەڵدا دەنرێ بۆیە دەبێ بگەڕێنەوە بەوەی کە دەستور بە دەقتی داهاتووە باشە ینی کاریگەری چی دەبێت لەسەر دادگای فیدراڵی ئەگەر بێت و ئەو داوایە سەر بگرێواتە بەشداری کەسانی دینی و فقهی ئیسلامی لە ناو دادگای فیدراڵی ليس هناك کاریگەری لەوەدا نییە کە فەقیهەکان لە دادگاکەدا دادگای فیدراڵی باڵادا بەشدار بوون لەبەرەوەی بەشداری ئەوان دەبێتە هۆکاری یەکلاکردنەوە و پابەندبوون بە دەقایق دەستوریەکان و هەروەها دەبێتە هۆکاری جێبەجێکردنی یاسا دادوەریەکان کە بۆ مرۆڤ و بۆ خاکی ئەم وڵاتە بنەما یاساییەکان و دەستوریەکان جێبەجێ دەکاتەوە ئەمەش لە دەستوردا هاتووە
ئەوەوە تێدەگەین و دەشزانین کە هەموو یاسازانان ئەوە دەزانن کە دادوەرانیش وەر کەسێک لە بواری یاسا دەکات بکە ئەوە دەزانێت کە هەر شتێک پێچەوانەی دەستور بێ دەبێ ڕەت بکرێتەوە و جێبەجێ نەکرێت بۆیە دادگای فیدراڵی باڵا ئەگەر ئەم یاسا دەستوریانە جێبەجێ نەکات بۆ خۆی کارەکەی دەبێتە کارەکەی بەتاڵ دەبێتەوە هەروها زۆر کەسیشان کە دەڵێن لە شەقامی عراقیدا دەڵێن کە دەوڵەت نییە و یاسان نییە ئەمانە دەڵێن ئەمانەش دەکەوێتە ئەستۆی سەر ئەوانەی کە جێبەجێکاریەکانی خاڵەکانی دەستور جێبەجێ ناکەن هیوادارم لە ڕێگەی ئەم کەناڵە بەڕێزەوە دانگەواجی خۆمان ئاراستەی ئەندامانی پەرلەمان دەکەین تا بایەخ بەم دەستورە بدەن و بایەخ بەم دۆخە بدەن لەبەرەوەی کە ئێستا عێراق لە قۆناغێکی چارەنووساز و قورسدایە و ئێمە لە باشە بەڕێز خالید کێ لە پەرلەمان پێشێلی خاڵەکانی دەستوری کردووە یاخود یاساکانی دەستوری کردووە ئەگەر دادگای فیدراڵی باڵا نەبێ و ئەم بڕیارانە جێبەجێ نەکات. ئەمە شتێکە بەداخەوە دەبێ بەداخێکی زۆرەوە لێ بڕوانێن چونکە لایەنە سیاسیەکان لەم بابەتەدا دەبن وەکەوەی کە هاوڕێیانم ئاماژەیان پێدا لە قسەکانی پێشوویان لە ڕێگەی کەناڵەکەی ئێوە کە لایەنە سیاسیەکان لایەنیان خەمی پشکاریانیان و ئەوە مەش بۆتە هۆکاری ڕاوەستان و پەکەوتنی ئەم دادگای لە ساڵی 2005ەوە و ئەمەش بەهۆی پشکاری و هەروەها بەهۆی نەفەسی تایفەگەری و نەخۆشانە کە بۆتە هۆکاری پەکخستنی ڕێوشوێنە یاسایە سەلامەتەکان چونکە یاسا سەلامەتی و ئاسایش و سەقامگیری عێراق دەستەبەر دەکات و لە هەموو تەنگژەکان دەیهێنێتە دەرەوە چونکە جێبەجێکردنی یاسا دەستکان بەپێی دەستور جێبەجێکردنیی ڕاستەقینەی یاسایە لەسەر زەوی لە هەموو لایەنەکانەوە لە کۆتاییدا ئێمە دەگەینە ئەوەی کە دەوڵەتێکمان هەبێ کە یاسایی بێ بەپێی پرۆگرامێکی ڕاستی ئیماندارانە بەڕێوە بچێ کە دەستەبەری سەلامەتی هاوڵاتیان و سەقامگیری و ئاسایشی وڵات و مافەکانی هاوڵاتیانیش دابین بکات. دکتۆر شۆڕش ینی لە بەشێکی زۆری وڵاتان دادگاکان دادوەر بەڕێوەیە بعد ئەوەی کە ئێستا هەندێک لایەن لە عێراق داوایەکەن کە کەسانی ئاینی و فقی ئیسلامی لەناو دادگای فیدراڵیدا بەشداریان پێ بکرێت پێ وایە کە ئامانجی ئەوان لەو داواکاریە چییە؟ بەداخەوە ئێمە لە عێراق یعنی نەهاتوین دەوڵەتی مواتەنە دامەزرێنین هاتوین دەوڵەتی مەحاسەسە دابمەزرێنین دەستورێکمان داناوە ئەوەی کە پارێزەری دەستورە شکۆمەندی دەستورەکە دەپارێزێ لەڕێی چاودێریکردن لەسەر دەستوریەتی یاساکان کە دادگای فیدرالی باڵا دەیکات لە عێراق و زۆربەی وڵاتانی تریش یا دادگایەکی دەستوری تایبەت یاخود دادگایەکی باڵا وەکو دادگای فیدرالی باڵای عێراق و ئەمریکا و هەندێک وڵاتی تر کە چاودێری لەسەر دەستوریەتی یاساکان دەکەن ئێمە هاتوین باوەڕمان بە دادگاکە خۆی نییە بەو ئسلوبە من وتم سەرەتاوتە مووقیفی قانونی ئیداری دەوڵە باشتر بوو لەبەر ئەوەی ئەندامانی محکەمەکە تەبیعەتی ئەندامانی محکەمەکە و ژمارەیانی دیاری کرد بوو بە نۆ دادوەر بەڵام ئەمە هاتووە هەمووی بەجێشەوە بۆ قانونی عادی قانونی عادیش بەو شێوەیە دەبینی ئەوە لە 2006ەوە تاوەکو ئێستا کە 2020ەکە نیانتوانیوە ئەم قانونە دەرکەن کە بۆ دادگای فیدرالی باڵا لە بری قانونە کۆنەکە کە لەبەر ڕۆشنایی قانونی داری دەولت دەرچووە بۆیە ئێستا بەڕاستی ئەمە لە مەئەزەقێک داین ئەمە هەر لەسەر ئەمە دوا مؤسسەیە لە عێراق کە دەکرێت دەیانەوێ بکرێ بە محاسەسە ئەگەر ناوەڕۆکی پرۆژە یاساکە کە ئێستا لە پەرلەمانە من خوێندومەتەوەی قرائی یەکەمی بۆ کراوە بەڕاستی یعنی هەندی حەقی ڤیتۆی داوە بە فوقای فقی ئیسلامی و ئەمانە بۆی کە بەسێ لە سەر چار دەتوانن مەسەن واتە چوار ئەگەر چوار ئەندام سێ ئەندامیان دەتوانێت مەسەن ڕەفزی هەر مەشروعێک هەر قانونێک هەر شتێک بکاتەوە کە بێتە بەردەمی دادگاکە بۆیە ئێمە هاتوین دەوڵەتی مواتەنە دروست بکەین دەستورێکمانەیە بەپێی دەستورەکە کێشەکە ئەوەیە ڕاستە دەستور و توێتی فوقای قانون و فوقای فقی ئیسلامی بەڵام دەکرێت بە شێوەیەک بێ کە فعلەن ئێمە بەلای سەروەری یاسادا بڕۆین نەک بەلای سەروەری و هەیمەنەی تایفەکان لە ئەواتە بەپێی دەستور مەرجە کە کەسانی ئاینی لەو دادگایان بن دەستور فەرزی کردووە بەڵێ دەستور مەرجی کردووە بەپێی دەستور مەرجە ینی ئەمە خەلەلێکە لە ناو دەستورەکەدا
ئەم دەستورە کۆمەڵێک خەلەلی بەجێهێشتووە کۆمەڵێک کەم و کوریتیە هەر لەوێ نییە مەسەن بۆ نمونە لە مەجلیسی ئیتیحاد هەیە لە ناو محکەمەی فیدرالی باڵا هەیە کە بڕیاری داوە لە زۆر شوێنی تریش هەیە بۆ نمونە مەسەن حەقی لە حالەتی تەواڕی سوڵتەی نەداوەتە دەست سەرۆکی وڵات یان سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە ئیجراعاتی پێویست وەربگرێ دەسەڵاتەکەی داوە بە پەرلەمان یعنی زۆر کەم و کوڕی لەو دەستورە هەیە مانای ئەوە نیە هەموو شتێکە دەستورەکەوتی دەکرێ مەسەن ئێمە ئەو پاش 15 ساڵ دەکرێ مەسەن بگەینە ئەوەی هەندێک سەغەرات کە لە دەستورەکەی بین دەستورەکە تعدیلکەین بۆ چارەسەری چونکە کاتی خۆی کە دەرچوو بە پەلە پرۆژێ دەرچوو لە 2005 لە چەمانجێکدا ئێستا ئەگەر بمانەوێت قانونێک دەرکەین بۆ محکەمەکە تازە دەبێ بەپێی ناتوانین لەوەی کە لە ناو مادەی 92 دەستوری 2005 هاتووە لێلادەین دەبێ فقهای فقی ئیسلامی تێدا بێ فقهای باشە دکتۆر باست لەوە کرد کە تۆ پرۆژە یاساکە کە خوێندنەوە یەکەمی بۆ کراوە بینیوتە ئەو تێبینیانە وەکو کوردێک کە لەسەر پرۆژە یاساکە هەتە چییە؟ ئەم تێبینیانە هەز دەکەم بۆنی ینی بەشبەشێن محاسەسەی تیاکەم لەناو ئەو قانونە هەیە لە کاتێکدا ئەگەر بەم شێوەیە بێ ینی عراق هەر لە کورد و سونە و شیعە پێک نەهاتووە بەڵکو پێکاتەی تریشەیە کە ئەویش دەوێ بەیانی ممەسیلی هەبێ لەناو ئەم دەستگایە بەداخەوە ئێمە هەموو دەستگاکانی تر هەم لە ڕووی دەستوریەوە بۆنمە کۆمیسیۆنی هەڵبژاردن یا هەیئەی نەزاها دەڵێ دام و دەستگای سەر بەخۆن بەڵام هاتوین کردومان بە دام و دەستگای محاسەسە بە پێی پێکاتەکان ئێمە پڕمان کردوێتەوە بۆیەش دەبینی ئێمە لە 2015 ساڵ لە حکومڕانی ئێستا لەسەر وڵاتێکی وێرانە داین ئەوە تا مەسەن کە بە زەحمەت مەسەن پارەی عراقی کاتێک کە بە قیمەت بوو ئێستا قیمەتیان خۆیان دایان بەزاندووە ئەمە هەمووی سەرچاوی ئەوەیە کە ئێمە ڕێز لە دەستورەکە ناگرین ڕێز لە یاساکان ناگرین و ئێستا ئەو پرۆژە یاسایی کە هەیە ئەوەی من بینیومە مەسەن دەڵێ حەقی ڤیتۆ دەدا بە فقهاکانی ئیسلام ئەگەر مەسەن لە محکەمە بڕیارێکیان بەدڵ نەبوو ڕەتی بکەنەوە لە ناو محکەمەکەدا یاخود حەقی داوە بە ئەوانی تر قازی و فقهاکانی قانون ئەمانیش بۆیان هەبێ ناکرێ ئێمە بە مەزاج یا لە پێناو بەرژەوەندی لایانی سیاسی یا تائیفی ئێمە بین حکم بدەین ئێمە دەستورێکمانەیە بە پێی ئەم دەستورە بڕیار دەدەین ئەگەر مەسەلە پێکاتەی محکەمە بێ خۆ قازیەکان لە عێراق هەیانی قانون سەرچاوی قانون لە عێراق هەمووی زۆری لە شریعەتی ئیسلامەوە وەرگیراوە ئەحوالی شەخصیە بەعزێ مەزالی معاملاتی مەدەنی هەمووی لە کەواتە قازیەکان کە دێن حکم دەکەن لە محکەمەکان مانای ئەوە نییە لە شریعەتی ئیسلام شارەزانین یعنی ئەمە بەڕاستی لەگە ڕێزم بۆ ئەوانەی کە ئەم دەستوریان دانا یعنی ئەگەر فقهای ئیسلامی هەبێ یان نەبێ لە ناو ئەوەکە ینی تیز لە مەوزوع ناگۆڕێت چکە ئەوەی کە دەگاتە ئەم مەرحەلەیە تەجروبەیەک لە قەزا بەڕێ دەکا ئیمکانیەتی ئەوەی هەیە کە تەفسیری هەبێ بۆ هەموو شتێک بەپێی سەرچاوەکانی قانونی ئاتیادی هەروە ئەو قانون سەرچاوانش کە لە شریعەتی ئیسلامەوە هێزیان وەرگرت بۆیە ئێستا کێشەی ئێمە لە عێراق وەکووتم پێویستە قانونێک دەرچێ و ئەم قانونە ئەگەر بەو نەفەسەوە دەرچێ کە بتوانم من وەکو کورد یا وەکو شیعە یا وەکو سونە بتوانم ینی شتێکم بەدەستەوە بێ فلتەرێکم بەدەستەوە بێ ڕێگری دەرچوونی بە بەندێک بڕیار بکەم ئەمە شتێکی باش نییە دەبێ ئێمە دەستور سەرچاوە بێ بۆ هەموو بیر و بۆ چوونەکانمان بۆ هەموو لێکدانەوەکانمان باشە دکتۆر کاک فارس ینی لەم پرۆژە یاسایە کە ئێستا لە بەردەستە و لە ناو پەرلەمانە چۆن دەکرێت کە هاوسەنگی هەبێت لە نێوان پێکاتە ئاین مەزهەب وەروەها نەتەوەکانە چونکە بە تایبەتی لە دیاریکردنی ئەندامانی نێودادگاکە وەکەوەی کە لایەنی شیعە داوایە کات کەسانی ئاینی دابنرێت خۆ لە عێراقدا تەنیا ئاینی ئیسلام نییە بەڵکو پێکاتەکانی دیکەش هەیە ئاینی دیکەش هەیە چۆن دەکرێم هاوسەنگی بپارێزرێ حقيقة يعني النص دقي هاتوو لە پێکێنانی دادگای فێدراڵیدا دەستەقە دەستوریەکە دەڵێ دوو بابەت دوو لایەنیا هەیە پسپۆڕانی فقهی ئیسلامی و هەروە ببوورە پسپۆڕان لە فقهی ئیسلامی و پسپۆڕان لە یاسا بە بڕای من کە کامە دەقێکی دەستوریە ئەمە ناتوانین دەستکاری بکەین ئەمە دەقێکی دەستوریە پێم وایە سەرکەوتون نییە لەم لایەنەوە لەبەر ئەوەی ئێستا زۆرینەی
ئەندامانی پەرلەمان مسلمانن کەواتە بۆچی بۆین بۆ دادگای فدرالی و بڵین دەبێت لەو کەسانە لەوی دادوەر و پسپۆڕانە پێک بێکە فەقیهی ئیسلامین وەکو جەنابەت فەرموود ئەمە ئاینی دیکە هەیە لە عێراقدا بەڵام ئەمە لەوانەیە ئەم توانین ئەم بۆشاییە ئەم کەم و کورتیە پڕ بکەینەوە لە ڕێگەی لایەنەکەی دیکەوە کە دەڵێ پسپۆڕان لە فقی ئیسلامی و پسپۆڕان لە یاسا بۆیە دەکرێت ئەگەر داڕشنەوەکە باشتر بکەن دەکرێت فاقیهەکانی یاسایی دەستنیشان بکەن نەک بەتەنیا هەر ئیسلامی بن واتە بەتەنیا مسلمان نەبن دەکرێت لەم لایەنەوە کەسانی دیکە لە ئاینەکانی دیکە و لە پێکاتەکانی دیکە بێنە ناو دەستەرگ و وێڕای پارێزبندی زۆرم لەسەر ئەم دەقە یاساییە دەستوریە کە لە بنەمادا کێشەکە لێرەیە کاتێک دادگای فدرالی پێک دێنرێ لە دادوەرەکان بڕیار دەدەن و ئەوان دەنگ دەدەن ئەوانێن دواتر پسپۆڕانی فقی ئیسلامی و پسپۆڕانی یاسایی دێن ئەکەواتە ڕۆڵیان چییە ئەوان لەوانەیە ڕۆڵی ئەوان پەچی کەوتە بێ ئەگەر بەشداری بکەن لە دەنگداندا ئەمە لەلایەک لەلایەکی دیکەوە ئێمە دەزانین وەکو کەسانی یاسا ناز دەزانین پسپۆڕان پسپۆڕێتی خۆیان بۆچی دژێڕنەوە بۆ دادوەران بەڵام دەنگ نادەن ئەمە پێی دەوترێ یاسای ئەزمون یاخود یاسایی ئەوان داوا لە دادگای فدرالی یاخود لە دادوەرێکی تایبەت دەکەن ڕاوێژیان پێ بکەن لەلایەنێکی دیاریکراودا کاتێک ئەوان ئەزمونیان زۆرینیان لەسەر نووسین بێ ئەوە دەکرێت پشت ببەستە یاخود دادوەر دەتوانێت ئەم ژمارەی پسپۆڕانە پەرپراوانتر بکە و زیادیان بکە بۆیە پسپۆڕەکان ڕۆڵێکیان هەبێ من ئەمە ڕای بۆ چوونی خۆمە کە بڕیار بدەن لەسەر دەرچوونی بڕیارێکی دەستوری لە دەرگاکە بۆیە کاتێک دەستور کە پسپۆڕانی بەکارهێنا واتە ئەوانەی کە پسپۆڕن ئەمە بەم شێوەیە دیکە زۆر سوپاسانەکەین بەڕێز فارس عەبدولستار بەگۆح شارزای دەستور و ئەندامی پێشووی لیژنەی لێپرسینەوە و دادوەری بەڕێز دکتۆر شۆڕش حەسەن پسپۆڕی یاسا و دەستوری فیدرالی کە ئەندامی لیژنەی پێداچوونەوەی دەستوریش بوو لە ساڵی 2005 بەڕێز خالید مەجیدەل دەڕاجی شارەزای یاسایی زۆر سوپاسانەکەین لەم دیبێتی ڕوویدا و بەشدار بوون کاتێکی خۆشتانە بێت.